ئەمە دەیتای ناو ریزڵتایی لەکەیە ئەمە چیتایە ئەو دەیتایی کەشی مشەفەر کراوە هەر کەسێک لە خاریجی سیستەمەکەەوە بێتە ناوی هینی ناکایی ناتوانێت بیبینێ. ئێزدی کارتێک دۆڕاوەکانی ئەمجاری هەڵبژاردننی کردە براوە و براوەکانیشی ڕنج بە خەسار پەیام لە بەدوارچوونەکانیدا توانی سحری ئەو ئێزدی کارتانە ئاشکرا بکات کە لاینی ساختەکار چۆن پێشوەختە دەستکاری پرۆگرامەکانی کردووە و ئەنجامەکەی بە قازانجی خۆی گۆڕیوە و دەنگی لایەنەکانی تری دزیوە. ئەوەی هەیە ئێمەی لە ڕێگەی ئەو فلاش و ئێزی کاتانەی کە دەستمان کەوتووە توانیوانە ئەنەلایزی دەیتاکانی بکەین. ئەوەی هێل کە ئەو دەستکاری دەیکۆد و شتانەی هەیە لە ناو ئێزی کارتەکە کراوە کە لە ناو ئێزی کارتەکە ئێمە چەند فایلێکی تایە بۆ ئەوەی کە جیازی پیکۆسەکە و سنووقەکە ئیشکا بۆ نمونە ئێمە لە لۆکیشنی ئێزی کارت لە فۆڵدەری کورنت ئەلیکشن و فایلی ئەلیکشن ئێمە توانین ئالێرەوە دەستکاری شێوازی بەرمەجەی ئەو پیکۆسە هەیە بیکەین. بەپێی شیکاری شارەزایان لەو فلاشکارتانەی دەستی پەیام کەوتون ئەوە ڕوون بووەتەوە ئەو پرۆگرامی لە ئامێری پیکۆسدا پێشوەختە لاینی ساختەکار دەستکاری کردووە بە بەراورد بە ئەنجامی ئامێری سیکۆس بەو شێوازە بووە لە هەر سندوقێک کە دەنگی کۆمەڵ و گۆڕان و یەگرتو هاوپەیمانی زەربی 0.4 تا 0.5 بکرێت و نیوەی دەنگی ئەم لاینانە بدرێتە یەکێتی نیشتیمانی. چاوەیشیە ئەو شێوازە ماتماتیکی کە بە بەکارهاتووە لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر ئەگۆڕێ. بۆ نمونە لە سلێمانی بە شێوازێکە لە هەڵەبجە شێوازێکە لە کەلار شێوازێکی تر. بەس ئەوەی هەیە کە کۆی ئەەکەیتەوە لە ئاستی پارێزگا ئەم لایەنانە توانیویانە لە 150 ئەو دەنگانەی هەیە بۆ خۆیانی ببن. ئەویش دەیچۆن ئەمەمان دەستکەوەی لە ڕێگەی ئەو دەیتانەی کە پیکۆسەکە خۆی پرێنتی کردووە بۆ واروها ئەو دەیتایی کە بە سیکۆس ئەوەرخانەی بە سیکۆس ئەژمار کراون ئەبینی ئەو لایەنانەی کە دەستکاری کۆدەکەیان کردووە دەیبەتەبەتی لایەنێکیان لە ناوچەی سلێمانیە لە 20 بۆ 24 دەنگەکانی هەیە. بەس لە پیکۆسەکە کە ئەنەلایزی دەیتاکەی ئەەکەی ئەبینی ئەم ڕێژەیە بەرز بۆتەوە لە 140 بۆ لە 144. ناوەندی هەڵبژارنەکانی کۆمەڵ ئیسلامی باوەڕیان وایە دەنگی ڕاستەقینەی ئەوان بەپی پرۆگرامی دەستکاری کراو دەبێت زەربی 2 بکرێتەوە کە ئەوەش دەری دەخات کۆمەڵ ئیسلامی تەنها لە پارێزگای سلێمانی 13526 دەنگی بەدەستێناوە. بەپێی لەگدانەوە داتەکانی ئێمە زیاتر لە 150 دەنگەکانی کۆمەڵی ئیسلامی کەم کراوەتەوە. ئەگەر پێچەوانەکە حسابەکەین ئەبێتە 2 ئەوەندەی دەنگەکانی ئێستا و زیاتریش واتە لە 100,000 دەنگەوە ئێمە لیستی کۆمەڵی ئیسلامی دەنگی هێناوە. لایەنە ساختەچی و فێڵبازەکانی هەرێمی کوردستان لەگەڵ سربەخۆنەبوونی کۆمسیۆنی باڵای هەڵبژارنەکانی عراق وای کردووە ئێستا لایەنەکانی تر لەم هەڵبژارنەدا بە دووەداچوونی خۆیان بکەن بۆی کە دەنگی ڕاستەقینەی خۆیان بدۆزنەوە. بەپێی بە دووەداچوونەکانی ناوەندی هەڵبژاردننی کۆمەڵ ئیسلامیش کە باوەڕی وایە تەنها لە پارێزگای سلێمانی نیوەی دەنگەکانی خراونەتە گیرفانی لایەنە ساختەچیەکانەوە کە بەپێی داتاکانی خۆی لە پارێزگای سلێمانی زیاتر لە 3 کورسی بەدەستێناوە. جەلال محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.